ئەمڕۆ وەکو ڕۆژی جیهانی ئاژەڵانی سەرشەقام گروپێک لە لاوانی خۆبەخش هاتوون سەردانی ئاژەڵەکانی لای ئێمەیان کردووە کە لێرە پەناگەیەکمان بۆ دروست کردوون هەڵبەت کە زۆربیان ئاژەڵی سەرشەقام و کەم ئەندام و لێدراون و زۆربەی زۆریان لێرە چاک بوونێتەوە لەژێر چاودێری خۆمانە و بەڕێز دکتۆریان هێناوە لەگەڵ خۆیانەوە و دەستخۆشیان لێکەن. ئەو خانەوادە بەڕێزە ئەو خانەوادە ڕۆحسووکە ئەو ئاژەڵانیان لە خۆ گرتو و خزمەتیان دەکەن بە خۆبەخشی بەبێ بەرامبەر هیوادارم هەموو ماڵێک پشیلەیەک سەگێک ئاژەڵێکی بێنازی سەرشەقام بەخێو بکە و خزمەتیان بکە. من لە هەولێرەوە هاتووم دەستخۆشی لەو خانەوادە بەڕێزە دەکەم. هەستاین بە ئامادەکردنی ئەم پرۆژە جوانە هاتیم بۆ لای ئەم خانەوادەیە کە چەندین ئاژەڵیان لەسەر جادەکان کۆ کردوتەوە کە ئەوانەی بریندارن یان ئەوانەی کە بێ سەرپەرشتن ئەمان لە ئەستۆی خۆیان گرتووە و هاوکاری ئەەکەن بە خێوی ئەەکەن هەمووی لەسەر ئەستۆی خۆیانە و ئێمە تەنها توانیمانە هاوکاریان بکەین لە ڕێی تیمێ پزیشکی ڤێتەرنەری. فکرێکی جوانە بەڕاستی ئەم پێما بەیەکەم جارە هاتبێتە شاری کەرکووک. ئەم جۆرە بازارانە لە کوردستان هەبووە پێشتر و هەر ئەم ساڵەکە لە سەرەتای ساڵە لە هەولێر بوو لە معرض ئەربیل الدولی من لەوێ ڕۆیشتم بینیم ئەو کاتە من خۆزگا بەهاتایەتە کەرکووک ئێستا کە هاتە کەرکووک زۆر پێم خۆش بوو هاتم بەڕاستی. المهرجان عبارة عن مجموعة شركات من الدول مصر وليبيا والهند والباكستان والأردن. جينا لكركوك عملنا هذا المهرجان لنثبت للعالم أنه كركوك مدينة جميلة، كركوك مدينة ما بي أي مشاكل، ناس متآخين. السلام عليكم. بويزي حتى تقريبا هاي بوسيجي كلن سيتا خورن چونكوش هاي بوسي با همي طوبك جشت كتن طوبوي دي نوب داشين بتن چنابي بيتا خورن احمالا چید بی بتجاهروی نشرته يعني نه باشا بخورنه اما وكدي البويزة حتى هاي بوسي عالم تخطط كلينيتن بس گلنده دبر و بروری بالا گله گلنده که شیرینه و مفاید باشتره تای نج بو خوشی و بخارن بلکه مفاید گله باش بو تندرستی یتاین خلک مجیل و دبره اوی گلنده کتن و الوی ورزی داد پاییز داد هی با نه حتی شی با ده و پیلت این دوی مارکته